لە ڕووی ئاژ ناکەین بە تەواالێتە بەخۆی گەورە دڵمان نایەت داج ئەسڵاوە لێ بێچۆنی سەلام باشی بەقول وەزاتان چی لەگەڵ بیاوی والله هەتا بڵێ بێ ئاوین هەتا بڵێ بێ ئاوین خوا ئاگەی لێ نە ئاو هەیە نە مەعاش هەیە نە هیچ هەیە هەفتەی دوو جار معقولە ئێمە ئاو بکڕین بە 40,000 ها معقولەت خوا باشە خانمان لەبەری کە زیاتر لە ماڵەوەن ئیدارەی ماڵی شەیەن وەکو پیاوانی پیاوان کەمتر لە ماڵەوە دۆختان چییە یعنی چی ئەگوزەری لە والله هیچ ماڵەوە دۆخێکمان نیە والله بە تۆزە معاشی تەقاوەتی خوا ئاگەی لێ هیچ گوزەرانمان نییە ئەنجا تۆ بڕۆ لێرەشەوە ئەوە بۆستێ ئاو بکڕی ئەکرێت تۆ هەموو هەفتەیە دوو جار ئاو بکڕی ها ئەکرێ ئەوە ژیانت خوا ئێستا بە دەرگا شۆر نیش نەماوە نا بەخوا کردو لە ڕووی تۆ ئاژ ناکەین بە تەواالێتە بەخۆی گەورە دڵمان نایەت یعنی ئاوەکەنی ئەی کڕم بدە بەچی ئاو بەچی بکەم بە تەواالێتە باشە چەندێکە بەم شێوازەیە والله لەوەتی پێش جەژنی ڕەمەزان قوربان و ئێمە ئەو حاڵمانە ئەمە حاڵ ئالێ بە کەلامی خوا پاری جواب بووین بەس پار باشتر بوو یەکجار ئاومان کڕیوە پار تۆزێ ئەم ساڵ هەر پەکمانە باشە ئەو گرفتەی کە تووشتانە بێ لە ماڵە بەهۆی بێئاویەوە ئەمە واکە کە کارەکان بە باشتر نەڕوا لە ماڵەوە والله ناڕوان نەموبەریدە هەڵەکەین خۆش تەزانی سپلێت نەما ئەم کارەبای بۆ بە 24 ساعتی دڵمانە بە خەفت بێتەکانیشمان فرۆشتووە هەر سوتاوین بە کەلامی خوا دڵمان ناموبەریدەکەش هەڵکەین بەدەدی وتەکەی کە ئاڵێ وەکو کووردە لە لە هەردوو جەژن بووین بە قوربانە من دەست خۆش بە زۆر سپاس